هەر کەسی ئام بەرنامانە و هاوشێوەکانی ئەمانە لەناو موبایلەکەیە بەکارهێنێ بۆ مەبەستی جاسوسیکردن بەسەر خەڵکی یاکو قسە هاوردن و قسەبردن و گێڕانی فیتنە و عەزێدانی خەڵکی گوێ بگرە هات و واتوتوە سێ فلانە کەس چیەژێ لەبارەی تۆ. خۆشەویستانم ئەم کەسە سیفاتێ لە سیفاتەکانی منافقیاتێ. دەست بەجێم بەرنامە بسڕۆ لە پێناوی خوای پەروەردگار. بەڕاستی ئەمە عادەتێکی زۆر ناشرینە ناو خەڵکیە. تۆ قسەیە لە دەم تەکەوێ سەیرەکەی 2 دقە ناوە گەیشتە دەستی فلان و گەیشتە دەست فیسار و تەسجیل و بڵاو بۆ تۆ حیا و چووە. ئەمە تاوانێکە لە تاوانە گەورەکان. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ إذا حدث الرجل بالحديث ثم التفت فهي أمانة. کاتێک کەسێک قسەیەک و بووەکە متمانەی هاپێت ئەو قسە بێتە ئەمانەت لە گردنت. نهێبی ژێڕیتەوە لەم لاولا باسی کە دوو کێشەی لەسەر دروستکەی. ئەمە یەکێکە لە سیفاتەکانی منافق. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کاتی وەسفی منافقەکە فەرمێ چی؟ فەرمێ إذا اؤتمن خان. کاتی ئەمانەتێکی پێ ڕاستپێری خیانەتی لێکات. خیانەت مەکە. ئەگەر ئەم بەرنامانە بۆ پێداویستیەکی خۆت بەکارهێنی پێویست ناکە بیسڕیتەوە. ئەگەر بۆ ئەم مەبەستانە تایسە بەکارهێناوە لەمەوەدا تەوبە بکە و لەخوا بترسە بیسڕۆ. سلام علیکم.